بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیێرم لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە شاری هەولێر کۆبەوە. نوێرەی کۆمەڵی ئیسلامیش لە کۆبوونەوەکەدا ڕایگەیاند کۆمەڵی ئیسلامی لەگەڵەوەدای هەڵبژاردنەکان لە کاتی خۆیاندا ئەنجام بدرێن و تۆماری دەنگدەرانیش پاک بکرێتەوە. بە میوانداری بەڕێز شیروان زرار وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم باز لە ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم دەکەین بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم و لایەنە سیاسیەکانی هەرێم لەسەر شێوازی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم کۆبوونەوە. شیروان زارار وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم دوای کۆبوونەوەیان لەگەڵ لایەنە سیاسیەکان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند. کۆبوونەوەکە بۆ وەرگرتنی ڕاو سەرنجی حیزبەکان بوو لەسەر هەر یەک لە پەیڕەوەکانی بنەماکانی ڕەفتاری لایەنە سیاسیەکان و ڕاستاندنی لایەنەکان و چاودێری هەڵبژاردنەکان و نوێکردنەوەی تۆماری دەنگدەران، چونکە حیزبە سیاسیەکان هاوبەشێکی سەرەکی کۆمیسیۆنن لە پرۆسەی هەڵبژاردندا. وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم وتیشی ئەگەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموار نەکرێتەوە و سیستەمی داهاتووی هەڵبژاردننی هەرێم نیمچەکراوە بێت هاوشێوەی هەڵبژاردننی ساڵی 2013، بەڵام ئەگەر لایەنە سیاسیەکان بیانەوێت سیستەمەکە بگۆڕن دەبێت پرۆژە پێشکەشی پەرلەمانی کوردستان بکەن و پەرلەمان کارا بکرێتەوە بۆ هەموارکردنەوەی یاساکە. لەبارەی ئەنجامدانی ڕاپرسیشەوە وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ئەوەی خستە ڕوو تاوەکو ئێستا بە فەرمی لەلایەن هیچ لایەنێکەوە ڕانەسپێردراوین بۆ ئەنجامدانی ڕاپرسی لە هەرێمی کوردستان. لە هەڵبژاردنەکانی ڕابردوو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەهۆی ئەنجامدانی ساختەکاری ناڕەزایەتێکی زۆریان لە تۆماری دەنگدەران هەبوو. لە ئێستاشدا کۆمیسیۆنی هەرێمەیەوێت تۆماری دەنگدەران پاک بکاتەوە. کەمال هەمزە ئەندامی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی و بەشداربووی کۆبوونەوەکەی کۆمیسیۆن بە پەیامی ڕاگەیاند وەک کۆمەڵێک پێشنیازیان پێشکەشی کۆمیسیۆن کردووە بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران، لەوانەیە کارکردن بە تۆماری بایۆمەتری و جیاکردنەوەی دەنگدەرانی تایبەت و گشتی و هەر دەنگدەرێکی ژوێنە و شوێنی نیشتەجێبوونی لە تۆماری دەنگدەران تۆمار بکرێت. ئەندامەکەی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی وتیشی کۆمەڵی ئیسلامی لەگەڵەوەدا هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا ئەنجام بدرێن و دوانەخرێن. کۆبنەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە کاتێکدایە بە پێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەبێت تاوەکو پێش 6 مانگی 11 هەڵبژاردن ئەنجام بدرێت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک شیروان زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین مەبەستیەوە لە بەشداری پێکردنی حیزبە سیاسیەکان لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا چی بوو؟ بەڵێ بەناوی خوای گەورە میهرەبان سپاس بۆ دەرفەتە لە سەرەتادا داواکارن لە خوای گەورە هاتنێ و مانگە پیرۆزە بکاتە دەواازەیەک بۆ دەرچوونی هەرێمی کوردستان لەو چەقبەسووی کە تێدایە و بێتە بەرەکەتێک بۆ کارەکانی ئێمەش. لە ڕاستیدا ئەمە وەکو ئەنجومەنی باڵای کۆمیساران بە پێویستمانزانی کە وەکو نەریتێکی تازە لە سەرەتای هەر هەنگاوێکدا بۆ هەڵبژاردن و ڕاپرسیەکان لە هەرێمی کوردستاندا کە ئەنجام دەدرێ ڕایە و سەرنجی لایەنە سیاسیەکان وەربگرین، چونکە بە بڕوای ئێمە لایەنە سیاسیەکان هاوبەشێکی ڕاستەقینەی ئەو پرۆسەیەن و ئێمە هەڵبژاردن دەکەین، هەڵبژاردن بۆ لایەنە سیاسیەکان دەکەین و ویسمان ئەو پەیامە بگەین بەڕاستی کە لەمە دووە ئەوان خاوەن کۆمیسیۆنێکن لە هەرێمی کوردستاندا، خاوەن کۆمیسیۆنی خۆیانن و ئەوان چیتر میوان نین و خاوەن ماڵ و ویسمان بەڕاستی ئەو گلیانەی کە لە ڕابردوودا هەبووە لە کۆمیسیۆنی باڵای عێراق کە زۆرێک لە بڕیارەکان دەردەکران، زۆرێک لە ڕێنمایەکان دەردەکران، پاشان لایەنە سیاسیەکان دەستیان پێدەکرد و ئاگادار دەکەنەوە. بۆ ویسمان جارێکی کە ئەوش لە لای هەموو لایەک بچەسپێنین کە ئەوان لە پرۆسی بڕیارداندا گرنگی خۆیان هەیە و ئێمە دیارە لە هەفتەی ڕابردوودا ئەو چوارپەیڕەوەی کە بەڕێستان ئەمەژەتان پێکرد ئاڕاستەی لایەنە سیاسیەکانمان کردن و داوامان لەکردن کەوان نوێنەری
فەرمی خۆیان دیاری بکەن و لەو کۆبنەوەیەدا بەشدار بن. بە خۆشحاڵیەوەی کە ئەوڕۆبینیمان گەرمەگوڕێکی باشە بوو و لایەنە سیاسیەکانەوەی کە بانگەشتنامەی بەدەست گەیشت بوو هەمویان ئامادە بوون و نوێنەری خۆیان دیاری کرد بۆ ئەو کۆبوونەوەیەوە دیارە هەریەکەیان ڕاوسەرنجی خۆی ئاماژە پێکرد لەسەر تاوی بابەتەکان. بەڵێ بە دیاریکراوی ڕاوسەرنجی حیزبەکان چی بوو لەسەر ئەو پەیڕەوانەی کە ئێوە ئەو چوار پەیڕەوەی کە ئێوە ئامادەتان کردووە بۆ هەڵبژاردنەکانی داهاتووەتانەوەی کاری لەسەر بکەن ئەوان چ ڕاوسەرنجێکیان لەسەر ئەم پەیڕەوانەی ئێوە هەبوو؟ ڕاوسەرنجەکان دەکرێت بڵێن دوو بەش بوو. بەشێکیان تایبەت بوو بە ئێستای کاری کۆمیسیۆن کە دەکرێت بۆ ئێستای سوودی لێوەربگرێ و دەکرێت بۆ هەڵبژاردننی ئەم ساڵ سوودی لێوەربگرێت و جێبەجێ بکرێت و بەشەکەی تریان بەشێک بوو کە تایبەتە بە پێشنیار بۆ داهاتوی کۆمیسیۆن کە کاری لەسەر بکات بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو. ئەوەی کە حەزەکەم ئاماژەی پێ بکەم سەبارەت بە هەڵبژاردنەکانی ئێستا و ئەو ڕاوسەرنجانی کە لایەنە سیاسیەکان هەیە و بریتە لەم خاڵانەی خوارەوە. خاڵی یەک بریتی بوو لەوەی کە ئەوان داوایان کرد کە کۆمیسیۆن ئەو تا نەوسکاڵانەی کە ئەوان هەیەە لە کاتی هەڵبژاردن و ڕاپرسیەکاندا بەهەنوەربگیرێت و کۆمیسیۆن بە جددیەوە هاوکار بێ لەگەڵ لایەنە سیاسیەکان و ئەو تانانەی یاخود ئەو سکاڵانی کە لایەنە سیاسیەکان لە کاتی هەڵبژاردنەکاندا هەیەە بە داچوونی جددی بکات. یەک لە لایەنە سیاسیانە باسی لەوە کرد کە لە هەڵبژاردنی ڕابردوودا نزیکەی 96,000 دەنگیان داوە بە کۆمیسیۆنی باڵای عێراق بۆی کە گومانیان هەبووە کە بەشێک لەو بەداخ بۆی داوایان کرد کە کۆمیسیۆن جددی بێ لەو تانانە و بەداچوون کات بۆی کە ئەوانیش متمانیان هەبێ بە پرۆسەکان. خاڵێکی تر داوای ئەویان کرد کە ئەو کەسانی کە لە هەڵبژاردنەکان بەشداری دەکەن و تەمەنیان دەبێت بە 18 ساڵ ئەوان کۆمیسیۆن تەکید بکە لە بەرواری لەدایکبوونیان بۆی کە چکە لە ڕووی یاساییەوە ئەگەرچی ئەو کەسە یەک ڕۆژی مابێ ناتوانانی دەنگدات پێویستە بەرواری لەدایکبوونیان کاری لەسەر بکرێت بۆی کە ئەو کەسانە دەنگ بدەن کە دەبن بە 18 ساڵی لە ڕۆژی دەنگداندا. خاڵێکی تر داوای ئەویان کرد کە بۆی کە ناوی دووبارە یاخود ناوی لێکچۆکان ئاسان بێ بۆ لێکجیاکردنەوەیان حەقلێک واتە زانیاریی تر زیاد بکرێت لە تۆماری دەنگدەران بۆی کە ئەو زانیاریە تایبەت بێ بەوەی کە شوێنی شێژێبوونی کەسەکان دیاری بکرێت بۆ ئەگەر کەسێک لێکادا دوو ناوی هەبێت بەهۆی شوێنی نیشەجێبوونەوە ناوی ڕاستەقینە و دیاری بکرێت کە کام ناوە ڕاستەقینەوە کام ناوەش وەهمیە و دیار نییە. هەروە داوای ئەویان کرد کە لە پرۆسی جیاکردنەوەی دەنگەکاندا لە کاتی هەڵبژاردنەکاندا بکرێت بە شێوەی ئەلکترۆنی بێ، ینی بۆی کە ئەنجامەکان و ئەنجامە بەرایەکان بە شێوەیەکی فەرمی و بە زووی ڕابگەندن بۆی کە هەموو لایەک دڵنیابێتەوە کە پرۆسەکە بە شێوەیەکی ڕێکپێک دەڕوات و دڵنیاک بدرێت بە لایەنە سیاسیەکان و بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە دەنگەکانیان شوێنی خۆی گرتووە و لە دەستێکی ئەمیندایە. و داوایەکی تریان ئەوە بوو کە دەنگدانی گشتی و دەنگدانی تایبەت جیا بکرێتەوە بۆی کە ئەو کەسانی کە مافی دەنگدانیان هەیە تەنها لە یەک دەنگدان بەشداری بکەن کە بەداخۆ لە ڕابردوودا گرفتێکی گەورە هەبووە و ناڕوونەیەکی زۆر هەبووە. بۆیە یەک لە کارەکانی ئێمە ئەوەیە کە کاری جددی بکەین لەسەر ئەو بابەتە. خاڵێکی تریان ئاماژیان بۆیە کرد کە دەکرێت بۆ مەسەلەی جیاکردنەوەی تۆمار ناوی دەنگدانی گشتی و دەنگدانی تایبەت سوود لە تۆماری بایۆمەتری حکوومەتی هەرێمی کوردستان وەربگرێت بە تایبەت ئەوانەی کە ئێستا کاریان لەسەر دەکرێت لەسەر هێزەکانی ناوخۆ جیا بکرێنەوە کە کاری جددی لەسەر کراوە دەکرێت ئەوانش سوودی لێ ببندرێ و بکرێتە پاڵپشتێک بۆ کارەکانی کۆمیسیۆن. هەروەها داوایان کرد کە ئێمە سوود لە تۆماری دەنگدەرانی عێراق وەربگرین لەو زانیاریانەی کە تاکو ئێستا لە ڕێی بایۆمەتریەوە وەرگیراوە بۆی کە یاخود ناوەکان دووبار ئەپدەیت کراوتەوە. هەروەها ئەو ناوانەی کە لە ڕێی تۆماری بایۆمەتریەوە ناوی مردوەکان نەماوە بتواندرێت ئیسفادە لێ بکرێ و ئەوانە و چەندین پێشنیاری کە بەشێکیان لەوانە بۆ داهاتوو بوون بۆی کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کار بکا بۆی کە تۆماری دەنگدەران و
دەنگدان و هەموو پرۆسی دەنگدان بە شێوەیەکی ئەلکترۆنی بەڕێوە ببرێت. بەڵێ وەڵامی ئەوە چی بوو وەکو کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی ئەو داواکاری کە ئەمڕۆ حزب سیاسەکان پێشکەشی ئەویان کرد کە بەڕێستان وتت هاوبەشێکی ڕاستەقینن لە پرۆسی هەڵبژاردنە، ئێوە دەتوانن ئەو داواکاریانە جێبەجێ بکەن؟ وەڵامی ئەوە چی بوو بۆ داواکاری لایەنە سیاسەکان؟ دیارە ئێمە دوای ئەوەی کە سەرنجانەمان بە خۆشحاڵیەوە پێگەیشت و چاوەڕێ دەکەین کە لەلایەن ڕێکخراوەکان و چەند شوێنێکی تریش ڕاوسەرنجی خۆیان بە ئەنجومەنی باڵای کۆمیساران بدەن و ئێمە دواتر لە کۆبوونەوەیکی ئەنجومەنی کۆمیساران دیارە ئەوە دەخێنە بەرنامەی کاری ئەنجومەن و تەواوی ئەو سەرنج و پێشنەرانەی کە ئەمڕۆکران دیارە یاداش کراون لای ئێمە و بە هەند وەردەگیرێن و ئێمە لە کۆبوونەوەیکی ئەنجومەندا دەخێنە بەرنامەی کاری ئەنجومەن ئەو داواکاریانەوە و پێشنیارانە ئەوانەی کە دەکرێت لە ئێستادا جێبەجێیان کەین و دەکرێت تاکو هەڵبژاردننی داهاتوودا سوودیان لێبیندرێ بێگومان ئێمە بە جددیەوە و بە گرنگی و بە ئیتیمامەوە تێبینەکانیان وەردەگرین و هەوڵدەین جێ بکەین و لە نێوان ئەو پێڕەوانەی کە خۆمان هەمانە و دواتر تەمان ئەو پێڕەوانە دەبێتە بەرنامەی کاری کۆمیسیۆن و بەشێکی لەوانەیە کە وەکو ڕاستپاردەوان بۆ داهاتوو بۆ کاری ئەنجومەنی کۆمیساران و کۆمیسیۆن بێگومان ئەوانە هەڵدەگرێت بۆ کاتی خۆی و کاری جدیان لەسەر دەکەین. بەڵێ زۆر باشە. سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ دا نوێنەری UN نەتەوە یەکگرتوەکانیش بەشدار بوو لە ئەم کۆبوونەوەیەدا، ئێوە دەتانەوێت نەتەوە یەکگرتوەکان هۆکاری بەشداریکردنی چی بوو و دەتانەوێت ئەوان بە شێوەیەک چ ڕۆڵێکیان هەبێت لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان؟ لە ڕاستیدا بۆ ئێمە زۆر گرنگ بوو کە نوێنەری یۆنامی لە عێراق و کوردستان بەشدارێکی فعلی بێ و بەشدار بێ لەو کۆبوونەوەیەدا و ئێمە دیارە ئەوان لەسەر داوای خۆیان کە لە ماوەی پێشتردا سەدانیان کردین و پێیان ڕاگەاندین ئەگەر هەرەنگاوێکتان هەبوو لە داهاتوودا بەتابەت لەگەڵ حیزب سیاسەکان حەز دەکەین نوێنەری ئێمەش ئامادەی هەبێت و ئێمە گوێ لە ڕاوسەرنجی لایەنە سیاسەکان بگرین بۆی کە هاوکارتان بین لە جێبەجێکردنی ئەو ئەرکانی کە دەخرێتە سەر شانی ئێوە. و خاڵێکی تر کە ئێمە بە ئیجابی دەبین بەڕاستی هەبوونی نوێنەری UN لە کۆبوونەوەکاندا متمانەیەکی زیاتر دەدا بە پرۆسی هەڵبژاردنەکان و بەتایبەت لە کاتی بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن و ڕاپرسیەکاندا دەبێت هاوکارێکی باش بۆی کە ئەوان ئەو چاودێرانەی کە لە ڕێگەی ئەوانەوە بەشداری هەڵبژاردنەکان یاخود ڕاپرسیەکان دەکەن بێگومان ئەوانە متمانەیەکی زیاتر دەدەن لە ئاستی نێوخۆ نێودەوڵەتی کە هەبوونی چاودێری ئەوان بێگومان متمانەی زیاتر دەدا و دەبێتە هۆی ئەوەی کە هەڵبژاردن و ڕاپرسیانی کە دەکرێن جێگەی متمانە بن لە نێو خۆ نێودەوڵەتیدا و بێگومانیش دەکرێت ئەوەی خاڵی سێم دەکرێت هاوکاری زیاتری UN و وڵاتانی تریش لە ڕێگەی ئەوانەوە زیاد بکرێت بە کۆمیسیۆن لە کاتێکدا ئەوان خۆیان بەشدارن لە پرۆسەکەدا و پێویستەکانی ئێمە دەبینن. بەڵێ یعنی دەتانێت بە چ شێوەیەک نەتەوە یەکگرتوەکان هاوکاری ئێوە بکوەکو کۆمیسیۆن لە ڕووی مادیەوە یاخود لە ڕووی ڕاهێنان و چۆنیەتی ئامادەکاری بۆ هەڵبژاردن لە سروێکەوە داوای هاوکاریتان کردووە لە نەتەوە یەکگرتوەکان؟ لە ڕاستیدا ئێمە لە دواسەردانیان کە نزیکەی 2 هەفتە لەمە پێش بوو کە سەردانیان کردین داوای هەموو جۆرە هاوکارێکمان کردووە لەیان و داوامان کردووە کە لە ڕووی بەتابەت کردنەوەی دەورات و ڕاهێنانی فەرمانبەران کەوان خبرەیەکی یەکجار زۆریان هەیە بتوان هاوکارمان بن. هەروەها داوامان لێکردوون کە لە ڕێی کردنەوەی سنتەری داتاکان کە ئەوان پسپۆری زۆر تایبەتیان هەیە لەو بارەدا و پێشتر هاوکارێکی زۆر باش بوون بە کۆمیسیۆنی عێراق لەو ڕوانەوە هەم لە ڕووی ڕاهێنانی فەرمانبەر هەم لە ڕووی سنتەری هەژمارکردنی داتاکان و هەروە دابینکردنی بەشێک لەو سیستەم و سێڤەرانەی کە بەکاردێنن لە کاری دەنگداندا ئەوان پێشتر هاوکارێکی زۆر جدی بوون لە کۆمیسیۆنی باڵای عێراق و قەنەعەتمان وایە کە بەشێک لەو ئینجاز و سەرکەوتنانی کۆمیسیۆنی عێراق کە هەیەتی بریتیە لە هاوکاریکردنی ڕاستەوخۆی UN کە ڕۆڵێکی زۆر باشیان بینیەوە بۆی ئێمە داوای هەمان هاوکاریمان لەوان کردووە داوامان کردووە بە هەمان شێوە هاوکاری ئێمەش بن لە کاتی هەڵبژاردنەکان و پێش هەڵبژاردنەکانیش وەکو ئاماژەم پێکرد ئەوان دەتوان ڕۆڵێکی زۆر چالاک ببینن بەتایبەتیش لە ڕووی نردنی چاودێرانی نێودەوڵەتی بۆ متمانەدان بە کاتی هەڵبژاردنەکان. بەڵێ
ئێستا تۆ یەکگرتوەکان بە شێوەیەکی فەرمی مامەڵە لەگەڵ کۆمیسیۆنی هەرێم دەکات یاخود لە ڕێی عێراقەوە مامەڵ لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێم دەکات بۆ وەڵامی ئەوان چی بوو بەڵێنیان داوە کاوکاریتان بکەن ئەو داواکارێنێکیەوە هەتان بوو لە ڕاستیدا لە کاتی دروستبوونماندا لەلایەن نوێنەری نێتۆ یەکگرتوەکان لە هەرێمی کوردستان هەستمان کرد کۆمەڵە تەحەفوزەیە لەگەڵ ینی لە ڕووی ئەوەی کە مامەڵەکردن لەگەڵ کۆمیسیۆنی باڵای کوردستان بەڵام دوای ئەوەی کە ئێمە دیارە لێکتێگەشتێکمان واژۆ کرد لەگەڵ کۆمیسیۆنی باڵای عێراق و هەروەها داوامان کرد کە نوێنەری فەرمی UN لە عێراقدا واژووی هەبێ لەسەر ئەو ڕێککەوتنە بۆی کە متمانەیەکی باشتر دروست بێ و ئەوان ئاگادار بن لەوەی کە کۆمیسیۆنی کوردستان چەترێکی یاسایی هەیە و بە شێوەیەکی دەستوری لە هەرێمی کوردستان دروست بووە و یاساکەی لە پەرلەمانی کوردستان دەرچێنراوە پاشانیش دیارە ئەو لێک تێگەشتنی ئێمە بە سەرپەرشتی ئەوان لە پەرلەمانی عێراق جارێکی کە پەسەند کراوە و بە خۆشحاڵی ئەوانیش دیارە دوای ئەوە ڕاوسەرنجی خۆیان گۆڕا لەسەر کۆمیسیۆنی کوردستان و ئێستا ئەوان مامەڵە لەگەڵ ئێمە دەکەنەوە کۆمیسیۆنێکی سربەخۆ لە هەرێمی کوردستان کە کۆمیسیۆنەکە پێی یاسای ژمارە 4 ساڵی 2014 دروست بووە و وەکو ئاماژەم پێکرد ئێمە داوای هەموو هاوکاریەکمان کردووە نەک لە UN بگرێت لە وڵاتانی تریش کە لە هەرێمی کوردستان نوێنەراتیان هەیە داوامان کردووە کە هەر جۆر هاوکاریەک دەکری هاوکاری کۆمیسیۆن بن ئێمە بە سوپاسەوە یارمەتیەکانیان وەردەگرین و بێگومان لەو کاتە ناسکەدا کە قەیرانی ئابووری هەیە لە هەرێمی کوردستاندا جێخۆی دەگرێت بۆ ئێمە و دەکرێت پاڵپشتێکی گرنگ بێ بۆ سەرخستنی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان. بەڵام نەتەوەیەکتوەکان بە فەرمی وەڵامیان داونەتەوە کە هاوکاریتان دەکەن هەم لە ڕووی ناردنی چاودێر بۆ هەڵبژاردنەکانی داهات و هەم لە ڕووی ڕاهێنان و هەم لە ڕووی مادیشەوە. لە کۆتا کۆبنەوەمان لەگەڵ نوێنەری UN لە عێراق و دیارەدای ئەومان کرد کە هاوکاریەکانیان بە شێوەیەک پێشکەشی ئێمە دەکەن دیارە ئەوان ڕەزامەندیاندا لەسەرەوەی کە ئەوان ڕاوێژکاری خۆیان دەنێرن بۆ کۆمیسیۆنی کوردستان لە ڕووی هونەریەوە هەروەها لە ڕووی کارگەرەوە یارمەتیمان دەدەن لە ڕووی هەیکەلی کۆمیسیۆن و بەڵێنیان پێدان کە لە کاتی بەڕێوەچوونی هەڵبژاردن و یاخود ڕاپرسیەکان لە هەرێمی کوردستان ئەوان بە فەرمی چاودێری خۆیان بنێرن بۆ ئێرە و داواشمان کردووە کە بە تایبەتتر لە دابینکردنی پێداویستەکانی سنتەری هەژمارکردن هاوکارێکی باشمان بن تاکو ئێستا چاوەڕێین کە هاوکاریەکانیان بگەن. بەڵێ سەبارتر بە ناوڕۆکی کۆبنەوەکەی ئەمڕۆ کە حیزبە سیاسەکان تێدا بەشدار بوون هیچ حیزب و لایەنێک داوای ئەوەی کرد کە هەڵبژاردنەکان دوا بخرێت یاخود هەڵبژاردنەکان لەم ساڵدا ئەنجام نەدرێت؟ تاکو ئێستاوەی کەمە لە کۆبنەوەکەوانی کە حیزبەکان بەشدار بوون نەخێر هیچ لایەنێک بە فەرمی داوای ئەوەی نەکردووە کە هەڵبژاردنەکان دوا بخرێت بەڵکو پێچوانەوە داوای ئەویان کرد هەموو لایەک کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت بۆی کە متمانەیەکی زیاتر لە نێوان لایەنە سیاسیەکان دروست بێت و ئەوەش حاڵەتی طبیعی لە هەرێمی کوردستاندا چونکە لاگەری دواخستنی هەڵبژاردنەکان بێگومان قەنەعەتمان وایە کە جارێکی تر قەیرانێکی گەورەتر لە هەرێمی کوردستاندا ڕوودەدات قەیرانێکی تر زیادەیە بۆ هەرێمی کوردستان نەخێر هیچ کەسێک داوای نەکردووە تاکو ئێستا ئەوەی کە بینیمان لە ناو کۆبنەوەکەوە لە دوای کۆبنەوەکەش هەمویان جەختیان کردەوە لەوەی کە گرنگ هەڵبژاردنەکان لە کاتی خۆی ئەنجام بدرێ و باسی ئەوەشیان کرد کە ئەوان ئامادەکاریان کردووە بۆی کە هەڵبژاردن بکرێت و ئامادەن کە لە کاتی خۆیدا بکرێت. بەڵێ سەبارەت بە وادەی هەڵبژاردن تاکو ئێستا ئێوەکو کۆمیسیۆن هیچ وادەیەکتان لاڕوونە کە لەم کاتەدا لەو ڕۆژەدا بۆ نمونە هەڵبژاردن ئەنجام درێ یاخود کێ ئەرکێوەیە کە وادەی هەڵبژاردنی داهاتووی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێم دیاری بکات؟ من حەز دەکەم ئەو ڕوونکردنەوەی دەمەوێت ئەوەیە کە لە ڕاستیدا و پرسیارە ئاڕاستی ئێمە کرا ئەمڕۆژ کە ئایا بۆچی کۆمیسیۆنی هەڵبژاردن ئامادەکاری دەکات لە کاتێکدا بە فەرمی ڕانەسپێتراوە. لە ڕاستیدا ئەوەی کە ئێمەی ملزەم کردووە بە ئامادەکاریکردن بریتە لە یاسای ژمارە 4
2014 یاسای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم چونکە پێی ئەم یاسا ئێمە ملزەمین و پەیوەستین بەوەی کە هەموو ئامادەکاری بکەین لە هەرێمی کوردستاندا بۆ هەڵبژاردن و ڕاپرسیەکە لە هەرێمی کوردستاندا و بگرێت لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا ئەنجام دەدرێت ئێمە پێویستە ئامادەکاری بکەین و ئێمە ئەرکی سەرشانمان جێبەجێ دەکەین بۆیە و ئەوەی کە لە پێشمانە دیارە کە لە 6/11 خولی 4 پەرلەمانی کوردستان کۆتایی پێدێت و ئێمە لە سەرەتای ئەم ساڵدا ڕامانگەیاند تەمان پێشتر کە ئێمە ئامادەین کە ئامادەکاری بکەین بۆ هەردوو هەڵبژاردنەکە کە وا بڕیار لەم ساڵدا ئەنجام بدرێت و ئەوەی کە دەبینین تاکو ئێستا ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕی نزیکەی 22 میلیارد دیناری تەرخان کردە بۆ تێچووی هەردوو پرۆسەکە و چاوەڕێ دەکەین کە لە 2 مانگی کۆتاییدا واتە لە 6/9 لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە بە فەرمی ئێمە ئاگدار بکرینەوە و ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێت چکە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم ئەو دەسەڵاتە دراوە بە سەرۆکی هەرێمی کوردستان کە ڕۆژی هەڵبژاردنەکە دیاری بکات و بەڕاوێژ لەگەڵ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ئومێد دەکەین تا ئەو کاتەیە لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا لێک تێگەیشتن و لێک نزیکبوونەوەیەکی زیاتر دروست بێ بۆی کە جارێک کە متمانەیەکی زیاتر بگەڕێنرێتەوە بۆ دەنگدەری کوردستان بۆی کە بە حەماسێکی زیاتر و بە ئومێدێکی زیاتر بەشدار بێت لە هەڵبژاردنەکاندا بۆ ئێمە ئومێد دەکەین کە لەو 2 مانگی کۆتایی جارێکی کە جەخر لەسەرەوە بکرێتەوە کە کۆمیسیۆن لە کاتی خۆیدا هەڵبژاردنەکان ئەنجام دات. بەڵێ کەواتە تاکو ئێستا هیچ وادەیەک دیار نییە کەەوە پێش 6/11 لە کام ڕۆژدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێم ئەنجام دەدەن. اینجا ئایا هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم دەوێت لێک کاتدا ئەنجام درێت و سەبارەت بە ڕاپرسیش هیچ ڕێنمایەکتان بۆ هاتووە کە لەگەڵ هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان ئەنجام درێت؟ ڕاستیەوەی کە ئێمە ئەنجامی دەدەین بریتە لە جێبەجێکردنی ئەرکی سەرشانمان و ئێمە ئامادەکاری تەواو دەکەین و بڕوامان وایە لە ئەنجومەنی باڵای کۆمیساران کە ئێمە بەرپرسین بەرامبەر بە میلەتەکەمان و هەموو ئامادەکاریەک دەکەین بۆ هەردوو پرۆسەکە و ئەگەر لایەنە سیاسیەکانەوە یاخود لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە ئەو پرۆسەیە دواخرا یاخود داواکاری پێشکەش بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی کرا کە ئێمە وادەکە دوا بخەین بێگومان ئەمە هەوڵ دەین ئەرکی سەرشانمان بەرجەکەین لەگەری دواخستنی ئەو پرۆسەیە بۆی کە مەسئولیەتەکە لە سەرشانی ئێمە نەبێ. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت بۆ ڕاپرسی ئێمە ئەوڕۆژ بە ڕاشقەی ڕامانگەیان نەخێر تاکو ئێستا ئێمە بە فەرمی لەلایەن هیچ لایەنێک لەلایەن هیچ دەستگایەک لە دەستگا فەرمیەکان لە هەرێمی کوردستاندا ڕانست پێدراوین بۆی کە هەستین بە ئامادەکاریکردن بۆ ڕاپرسی. دەکرێت ڕاوێژکرابێ بە ئەنجومەنی کۆمیساران، دەکرێت ڕاوێژکرابێ بە چەند ئەندامێک لە ئەنجومەنی کۆمیساران بۆی کە ئایا دەکرێت ڕاپرسی لەگەڵ هەردوو پرۆسەکە لەگەڵ هەردوو پرۆسەی هەڵبژاردنەکەدا ئەنجام بدرێت یاخود یانە. بێگومانەوە پرسیەکە تاکو ئێستا بەداخەوە یەکلایی نەبووتەوە ئەوەی ئێمە دەیکەین و ئەو ئامادەکارانی کە دەیکەین بەڕوونی بۆ هەردوو پرۆسەکەیە بۆ پەرلەمانی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر باشە بەس ئێوە وەکو کۆمیسیۆن دەتوانن هەم هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم و هەم پەرلەمانی کوردستان و ڕاپرسیش بەیەکەوە ئەنجام بدەن؟ بە بڕوای من پرۆسەکە زۆر ئاڵۆز و قورس دەبێت چکە مەسلەی ڕاپرسی وازەحە کە هەردوو هەڵبژاردنەکە بۆ 4 پارێگاکەی هەرێمی کوردستانە بەڵام ڕاپرسی ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کوردستانی دەگرێتەوە و بەڕێستان ئاگادارن کە کێشەیەکی زۆر هەیە لەو ناوچانە تاکو ئێستا سنووری مادی 140 یەکلایی نەبووتەوە لە ڕووی ئیداریەوە گرفت هێچێک لە شوێنەکان لە ڕووی ئیداری خراونەوە سەر بە شوێنەکانی تر و تۆمارێکی دەنگدەرانی پاک لە بەردەزانیە لەو شوێنانە ئێمە چۆن ڕاپرسی بکەین لە شوێنێکدا کە لە کاتێکدا تۆمارێکی دەنگدەرەمان لە بەردەزانەوە یاخود دڵنیان نەبین پێکاتەکان وەڕێژەی پێکاتەکان بە شێوەیەکە لەو شوێنانەدا و تاکو ئێستا سنووری کارکردن و جوغرافی ئێمە دیاری نەکراوە لەو شوێنانە ئایا کارکردنی ئێمە یاخود ئەو ڕاپرسێک ئەنجام دەدرێت تەنها بۆ شوێنی ئەو شوێنانەیە کە
بحكم واقع لجێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەی کوردستاندایە یاخود بۆ ئەو شوێنانەیە کە سنووری مادەی 100 بێگومان ئەوانە هەموو گرفتی گەورن ڕاستی تاکو ئێستا کە یەکلای نەبووتەوە بۆیە من بە قەناعەتی ئێمە پرۆسەکە لێ کادا لەوەیە ئەرکی ئێمە وەکو کۆمیسیۆن قورستر کات چونکە ئێمە بەڕاستی نامانوێت پرۆسەیەکەین کە دواتر نەتوانین بە شێوەیەک بیکەین کە لە ئاسی سەندەر جیهانی و نێودەوڵەتەکاندا بێت چونکە کار دەکاتە سەر سومعی هەرێمی کوردستان و تەنها ڕاپرسی گرنگ نییە بەڵکو ئەنجامی ڕاپرسی گرنگە ئەو ڕاپرسیە بە شێوەیەک دەکرێت تا چەندە دەکرێت بکرێتە پاڵپشتێک بۆ هەرێمی کوردستان بۆی کە بێتە بەڵگەیەکی یاسایی لە ڕووی نێودەوڵەتی بەکار بهێنرێت ئێمە بەلای ئێمە چەندە گرنگە ڕاپرسی بکرێت ئەوەندەش گرنگە بەڕاستی ئەنجامی ڕاپرسیەکە بە شێوەیەک دەبێت بۆی ئومێد دەکەین کە پێش بڕیاردان لەسەر پرۆسەی ڕاپرسی زۆر بەورتر هەموو لانەکان لێک بدرێتەوە بۆی کە ڕاپرسیەک بکرێت کە دواتر ئێمە شو خەڵکی کوردستانیش پێی سەربەرز بین و بتوانین بیکەینە بەڵگەیەک بەڵگەکان و بێتە هۆکارێک بۆی کە بڵێن فەرمو ئێمە خەڵکی کوردستان بەهۆی ئەو ڕاپرسیەکە ئەنجاممان داوە زۆرنەی خەڵکی کوردستان لەگەڵ ئەوەدایە کە کوردستان سەربەخۆ بێ یاخود هەر پرسیارێککە کە لەناو ڕاپرسیەکەدا ئاماژی پێ دەکرێت. بەڵێ بەڕێزت باس لەو کە تاکو ئێستا بە فەرمی لەسەر مەسەلەی ئەنجامدانی ڕاپرسی لەلایەن دەستگا فەرمیەکانی هەرێم ئاگادار نەکراونەوە ئەی سەبارەت بە بودجەکەی ئەو بودجەی کە دانراوە 22 ملیار دینار کە بەڕێز داماژت پێ کرد یعنی ئێوە دەتوان بەو بڕەپارەیە هەم هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمان و ڕاپرسیش ئەنجام بدەن یاخود پێویستان بەوەی کە بودجەیەکی تایبەتیش بۆ ڕاپرسی دابین بکرێت. نەخێر ئەو بودجەی کە تایبەت کراوە ئەوەی کە پەسەند کراوە تەنها بۆ تێچووی هەردوو هەڵبژارنەکەیە بۆ پەرلەمانی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستانە بێگومان ئەگەر پرسی ڕفراندۆم یاخود ڕاپرسی بێتە ناو بابەتەکە کۆمیسیۆن پێویستی بە بودجەیەکی تایبەت هەیە بۆ پرۆسێژ و پێویستی بە سافی تایبەت هەیە و پێویستمان بە هەموو ئەو داواکاریان هەیە کە پێویستە جێبەجێ بکرێن لەوانە هەبوونی میلاکاتی پێویست لەو شوێنانەدا و فەرمانبەری پێویست و چەندین جێبەجێکردنی سەردەم ئەو داواکاریانەی کە وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەو کاتێمە دەتوانین بەڕاستی بڵێن ڕاپرسیەک دەکەین کە لە ئاسی تموحی ئێمە دابێت. بەڵێ سوپاس دەکەین ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەینەوە لای بەڕێستان کاک شیروان لەگەڵمان بمێنەرەوە بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە لاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلیت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان.
کۆمپانیای پارێزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. هەمومان پێویستمان بە گەشتی ئیمانی و ڕۆحی هەیە، سەفەرێک کە تۆز و گەردی تاوانمان لێ بتەکێنێ و لەوێچێ ئاوی بەراعەتمان پێ بنۆشێ. لەگەڵ کۆمپانیای پارێزان ئامادەی ئەو گەشتە ئیمانی و ڕۆحیە بە بۆ مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە بە سەرپەرشتی حاجی ئامانج و کەسانی شارەزا و ڕێبەرانی ئەزموندار. لێرەوە پێتان ڕاگەێنین هاوکارتانە بین گەشتی عومرە بکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ ئەوەی سکوونەتی ڕۆحتان بەرنەبن دیوارەکانی کەعبەی پیرۆز و دڵی گەرمتان بە ئاوی زەمزەم لە ئێوارانی ڕەمەزاندا فێنک بکەنەوە. گەشتەکانی کۆمپانیای پارێزان بەم شێوەیە بێت: 15 ڕۆژی سەرەتای ڕەمەزان، 15 ڕۆژی کۆتایی ڕەمەزان سەرلەبەری مانگی پیرۆزی ڕەمەزان، لەگەڵ خزمەتگوزاریەکانی وەک دابینکردنی ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان. کۆمپانیای پارێزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار. کۆمپانیای پارێزان. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم، ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت، تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک شیروان سەبارەت بە ئامادەکاریەکانی ئێوە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو تاکو ئێستا چیتان کردووە و ئایا ئامادەکاری دەتوان ئامادەکاری تاوکن بۆ هەڵبژاردنەکان لە ڕووی ئەوەی کە فەرمانبەر و لە ڕووی بودجار و ئۆفیسی پارێزگاکانەوە لە ڕووی بوونی تۆمارێکی دەنگدەرانی پاک بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو؟ بەڵێ کاک حەکیم ڕاستیدا ئێمە ئێستا لەناو قۆناغی پرۆسەی ئامادەکاری داین و ئێمە بەپێ یاسای کۆمیسیۆن بەپێ یاسای کارگەری هەڵبژاردن لە ناو کۆمیسیۆنی ئەنجومەنی لە ناو کۆمیسیۆندا پێویستمان بە 6 مانگەیە بۆ ئامادەکاری بۆ هەر پرۆسەیەک بۆ هەڵبژاردن و ڕاپرسیەکان کەنجام بدرێت. دیارە ئێمە لە 6ی 5ەوە بۆ 6 11 واتە 6 مانگ دەکات. ئێمە بە فعلی ناو ئامادەکاری داین بۆ پرۆسەی هەردوو هەڵبژاردنەکە و بە خۆشحاڵەوەی کە ئێستا کراوە دەمەوێت ئاماژەی پێکرام یەکەم بریتی بۆ لە دامەزراندنی تەواوی سافی فەرمانبەران کە پێشتر گرفتمانە بوو لە دامەزرانی. بە خۆشحاڵەوەی ئێستا هەموو فەرمانبەران دامەزراون و کۆمیسیۆن ئێستا خاوەن نزیکەی 535 پلەی وەزیفیە لە فەرمانبەری جۆرا و جۆر. خاڵی دووەم ئەوە بۆ کە لەو ماوەیەدا توانیمان کە ئۆفیسی هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان بکەینەوە. ئێستا خاوەنی 4 ئۆفیسین لە پارێزگاکاندا کەەوە جێگەی دڵخۆشیە کە ئەوانیش خاوەن فەرمانبەری تایبەتن و شوێن و جێگەی ڕۆگەی بۆ دابین کراوە. تەنها چەند گرفتێکیان ماوە لە ڕووی هونەریەوە کە بۆیان جێبەجێ بکرێت. خاڵێک ترەوەیە کە ئەو بودجەی کە دانراوە بۆ کۆمیسیۆن بەڕاستی ئێمە سەرقاڵی ئەوەین کە بتوانین سوودی لێبین بۆی کە تۆماری سنتەری هەژمارکردنی داتاکان دامەزرێنین و ئێستا لەگەڵ کۆمەڵی کۆمپانیا کاری جدی دەکەین لەسەرەوەی کە بتوانین سنتەری هەژمارکردنی دەنگدەران و ئەو سنتەرە بە شێوەیەکی ئەلکترۆنی دامەزرێنین و چەند کۆمپانیاک لە ناوخۆ نێودەوڵەتی دیارە لە بڕکێدان بۆی کە بتوانین سوودیان لێبینین و بەشێک لە پرۆسەی دەنگدان بە شێوەیەکی ئەلکترۆنی بەڕێوە بڕوە و نەجاتمان بێت لەو شێوازە تەقلیدی کە پێشتر دوای چەند مانگێک نەتائیجەکان ڕادەگەیاندان کە ئەوەش نیگەرانی زۆری خستۆ لە ڕابردوودا ئومێد دەکەین کە بتوانین بەدابینکردنی ئەو سنتەرە لەم جارەدا بێت هاوکارێکی زۆر باش بۆی کە ئەنجام بەرایەکان لە ماوەیەکی زۆر کووردا ڕابگەێنین. بەڵێ و خاڵێکی ترەوەی کە لە بەردەستماندا ئەوەیە کە لە ئێستادا کار دەکەین لەسەر پاکردنەوەی تۆماری دەنگدەران
و ئەو سەرنج و تێبینانەی کە لەلایەن لایەنە سیاسیەکان و ڕێکخراوەکان بەدەستمان دەگەن ڕۆژانە بۆی کە بتوانین بە شێوەیەک ئەو تۆمارە پاکەینەوە و بە خۆشحاڵی ئێمە لە هەفتەی ڕابردوودا دیارە نووسراومە ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان کردو بۆی کە ئەوانی شاوکارمان بن لە سەرخستنی ئەو پرۆسەیە بەتابەت لە پاکردنەوەی تۆماری دەنگدەران و دیارە نووسراومان کردو بۆ هەرێک لە وەزارەتی تەندروستی بۆی کە ئاماری مردوەکان لە ساڵی 2023 تاوەکو 2017 بۆمان بنێرن هەروەها لە دەستەی ئامار و لە وەزارەتی بازرگانی و لە هەر شوێنێکی تر کە سەرچاوەی زانیاری بۆ ئێمە دەکرێت مەسوودی لێ بینین ئەوانە لە ئێستادا کاری گرنگی و لە پێشنەی ئێمن بێگومان هیچ کارێکیش بێ گرفت نابێ و بێگومان لەوەی پرسیاری بەڕێزشت بێ کە کۆمیسیۆن لە بەردەم کۆمەڵە تەحەدی و کۆمەڵێ ئەرکی قورس و گرنگدایە کە حەزەکەم ئاماژە بە هەندێکیان بکەم لەوانە لە ڕاستیدا ئەوەیە کە لەبەرەوەی یەکەمین جارە هەڵدەستین بە ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا بۆیە ڕاهێنانی فەرمانبەران کە یەک لە ئەرکە گەورە و گرنگەکانە تاکو ئێستا بەداخەوە نەتواندراوە پێویست جێبەجێ بکرێت ومێد دەکەین کە لەو ماوەی کە لە بەردەستماندایە بتوانین فەرمانبەرانمان بە شێوەیەکی ئەکادمی ڕابهێنین کە بتوانین لە داهاتوودا پشتیان پێ بەسین لە پرۆسەکاندا و هاوکارێکی جدیمان بن. خاڵێکی تر لە گرفتەکان ئەوەیە کە ئەو بودجەی کە ئاماژەم پێکرد کە نزیکەی 22 میلیارد دینارە بەداخەوە تاکو ئێستا نەخراوەتە سەر ژمێرە و ڕقم حسابی کۆمیسیۆن بۆی کە مامەڵی پێوە بکەین کەەوە یەک لە گرفتەکانە چکە بەڕێستان ئاگادارن کە هەموو ئەو گرێبەسانێکیان پێویستی بە بۆی کە کارەکانمان ڕایی بکرێت و کارەکانمان ڕانەوەسێ لە کاتی ئێستادا. خاڵێکی تر ئەوەیە کە یەک لە گرفتەکانی ترەوەی کە بەداخەوە وەکو ئاماژەمان پێکرد تاکو ئێستا کاتی هەڵبژارنەکە لە هەرێمی کوردستان دیاری نەکراوە ئایا لە چ وادەیەک لە چ ڕۆژێک هەڵبژاردن ئەنجام دەدرێت بۆی کە ئێمە بەرنامەکانمان و پرۆگرامەکانی ئێمە بەو شێوێ بێت کە لە کۆتا ڕۆژدا بەرنامەکانمان کۆتایی پێبێت ئەو جێک لە گرفتەکانە کە ئومێد دەکەن چارەسەر بکرێت. خاڵێکی ترەوەی کە تاکو ئێستا هاوکارێکی جدینە لە نێوان ئێمە و بەشێک لە وەزارەتەکان و بەشێک لەو شوێنانەی کە سەرچاوەی پێدانی زانیارین بۆی کە ئەوانی شاوکار بن و ئێمە پەیوەندیکی باشمان هەبێ ڕۆژانە بۆی کە بەتابەت لە وەزاری تەندروستی وەکو ئاماژەم پێکردووە لە خانەنشین و کۆمەڵی شوێنی تر کە دەکرێت ئەوانە ڕۆژانەش بێ هاوکارمان بن و زانیاریمان پێ بدەن بۆی کە مەلای خۆمان ئەو ناوانەی کە گومانیان لەسەر یاخود بە هەر شێوێک لە شێوەکان لە پۆستەکاندا نامێن بکرێ ئێمەش لای خۆمان لای بەرین. ئەوانە بەڕاستی کۆمەڵێک گرفتی گەورن و کۆمەڵە تەحەدی لەبەردەم کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیدا ئومێد دەکەم بە جدێتی ئێمە و ئەنجومەنی باڵای کۆمیسیاران و بە ڕاوەستانمان بەرامبەر قەیرانەکان بتوانین پشتیوان بەخوای گەورە و بە دڵسۆزی خەڵکی کوردستان بتوانین ئینشاڵڵا ئەو پرۆسێ بە شێوەیەکی سەرکەوتوو تێپەڕێنین و نەتیجەیەک دێن بە خەڵکی کوردستان بڵێن ئێمە و کۆمیسیۆنی کوردستان فعلەن شتێکمان پێشکەش کرد کە سەربەرزین بەرامبەر خەڵکو و بەرامبەر خوای خۆشمان. بەڵێ زۆر باشە بە سەبارەت بەو بڕەپارەی کە بەرەز وتت 22 ملیار دینار کە وەبزانم لە ناوەڕاستی مانگی سێوە حکوومەت بۆ ئەوەی دابین کردووە هۆکاری سێکە تاکو ئێستا ئێوە وەکو کۆمیسیۆن ناتوانن بڕەپارەیە بەکاربێنن کەواتە سوودی چی ئەگەر نەتوانن بەکاری بێنن؟ دیارە ئێمە لە ئەنجومەنی وەزیران بە سوپاس و پێیان ڕاگەاندوون کە ئەو بڕەپارەیە تەخسیس کراوە بەڵام بۆی کە ئێمە بتوانین ڕۆژانە مامەڵی پێ بکەین دیارە ئەوە نووسراوەکان ئاڕاستەی وەزارەتی دارایی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە تیایدا داوای ئەویان کردووە کە هاوکاری ئێمە بن و بە زووترین کات ئەو بڕای کە دیاری کراوە بکرێتە سەر حیسابی و ژمێرەری کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی بۆی کە بتوانین سوودی لێبینین و ئێمە لە هەفتەی ڕابردوودا لە ئەنجومەنی باڵای کۆمیساران جەختمان لەسەرەوە کردەوە کە لیژنەیەک متابعی ئەو هەنگاوە بکات و بە زووی کێشەکە یەکلایی بکاتەوە بۆی کە بتوانین سوودی لێبینین چکە ناکرێ ئێمە چاوەڕێی حاڵەتەکەمان زۆر نازکە و کاتەکەمان زۆر کەمە پێویستە لێ ئێستاوە کۆمەڵی ئیجراعات و کۆمەڵێ گرێبەست بکەین لەگەڵ کۆمپانیەکان چکە بەشێکیان لەو کۆمپانیانە کۆمپانی نێودەوڵەتین کاتی پێویستە لە ڕووی یاسای تەندەرینەوە کە کۆمەڵێ
ئیجراعاتی پێویستە کە جیاوازە لەوەی کە لە هەرێمی کوردستاندا بکرێت و کاتی زیاتری پێویستە بۆیە ئومێد دەکەین ئینشاءڵڵا لە ماوەیەکی نزیکدا ئەو کێشەش دەرسێت. بەڵێ کەواتە ئێستا وەکو کۆمیسیۆن بێپارەن پارێکی ئەو تۆتان لە بڵین بودجەیەکی ئەو تۆتان لە بەردەستدانیە وەکو کۆمیسیۆن. ئەگەر پرسیارەکە دووبارەکەوە کاکەڵامەکەڕۆنی نەگەیشت بۆ لایوانیەوە 22 ملیار دیناری کە حکوومەت بۆی دابینکردنەوە بەکاری بێنن کەواتە ئێستا وەکو کۆمیسیۆن بێ بودجەن؟ لە ڕاستیدا ئێمە بودجەیەکمان هەیە کە ماگانە بەکاری دێنین و قسەکراوە لەگەڵ وەزارەتی داراوی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان کە بە سوپاسەوان بڕێک لەو ماگانە بڕێک لە پارە دەخەنە سەر حسابی ئێمە بۆی کە کارەکانی خۆمانی پێڕایکەین بەڵام سەبارەت بە بودجەکە نەخێر و ئومێد دەکەین ئینشاءڵڵا بە زوویەوە چارەسەر بکرێت. قەناعەتمان وایە کە شتێکی زۆر سادەیە ئەگەر ئیرادەیەکی جددی هەبێ دەکرێت هەنگاوی زۆر گەورەش لە باوشێت. بەڵێ سەبارەت بە مەسەلەی تۆماری دەنگدەران کە پێشتر لایەنە سیاسیەکان ناڕزایەتی زۆریان لەسەر هەبوو ئێوەکو کۆمیسیۆن دەتوانن ئەم تۆمارە پاک بکەنەوە یاخود پشت بە تۆماری عێراق دەبەستن یاخود بەڵێن بە دەنگدەران دەدن بۆ هەڵبژاردننی داهاتوو کە ناوی مردووان و ناوی دووبارە لەم تۆماری دەنگدەران دووبارە نەبێتەوە؟ لە ڕاستیدا ئەرکی ئێمە وەکو ئەنجومەنی باڵای کۆمیساران یەک لە وەرکانەی کە پێی یاسای ژمارە 4 بێمەس پێدراوە بریتە لە کارکردن بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران و بەکارهێنانی هەموو سیستەمە پێشکەوتەکان بۆ پاکردنەوەی تۆمارە و هەر بۆیە من لەسەرەتادا ئاماژەم پێکرد کە ئێمە دەمانوێت سنتەرێکی پێشکەوتووی هەژمارکردن دابینکەین کە ئەو سنتەرە بۆ ڕۆژی دەنگدان سوودی لێ نابیندرێ بەڵکو بەشێک لەوانە بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران دەکرێت سوودی زۆر لێ ببیندرێت. بێگومان ئێمە هەموو هەوڵی خۆمان دەدەین کە تۆمارەوەی کە لە تواناماندا بێ بۆ پاکردنەوەی ئەو تۆمارە و هەوڵدەین لەگەڵ لایەنە سیاسەکان وەکو ئەوڕۆ کە لەگەڵیان کۆبوونەوە و دواتر لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ هەموو ئەوانەی کە پرۆژیان هەیە بۆ پرسە و کاریان کردووە ئێمە هەوڵدەین کە سوود لە هەموو لایەک وەربگرین بەڵام بێگومانەوە ئەو پرۆسیە تەنها بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی ناکرێت پرۆسەیەکی نیشتیمانیە لە وڵاتانی دەرەوە کۆمیسیۆن تەنها تەواوی وردکاری و تەواوی داتای لەبەردەزێت تەنها سەرپەرشتی ڕۆژی دەنگدان دەکات بەڵام بەداخۆ ئێمە هەم پرۆسەکە ئەرکی هەموو پرۆسەکە لە سەرشانی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیە بۆی ناکرێت تەنها ئەوەرکە بە ئێمە بسپێدرێت چکە بەپێی یاساش لایەنەکانی تریشی ملزەم کردووە کە ئەوانی شاوکاری ئێمە بن لە پرۆسەیەدا لە پاکردنەوەی تۆماری دەنگدەران و دیارە ئێمە وەکو ئاماژەم پێکرد نووسرامان کردووە بە شێوەیەکی فەرمی بۆ لایەنەکان تەنانەت هەموو وەزارەتەکان دەکرێت پشتی خۆیان هاوکارمان من بەنمونەت وەزارەتی ئەوقاف کە بە نمونە بینەوە دەکرێت لە ڕێی مامۆستانی ئاینیەوە خەڵک هاندەن بۆی کە ئەو مردوانەی کە چەندین ساڵە ناوەکانی نەسریتەوە بەرکێکی شەرعی بزانن کە ئەو ناوانە پاکەنەوە دەکرێت چەندان وەزارەتی کە هاوکار من لە سەرخستنی ئەو پرۆسەی بگومان. بەڵێ کەواتە پێ دوای لە هەڵبژاردنەکانی داهاتووش ڕەنگە مردووەکان دەنگیان بۆ بدرێت ئێوە بە تەواوەتی نەتوانن پاکی بکەنەوە لە 100%. ئومێد دەکەین ئینشاءڵڵا واقعی ئەو جار جیاواز بێت و بە هاوکاری هەموو لایەک من ناڵێم دەتوانین بەڕاستی عدالەتی ئیمامی عومەر بەکاردێنین دەتوانین هەموو شتەکان بگۆڕین بەڵام ئەوەی کە لە توانای ئێمەیە و ئەوەی کە لە ئەرکی شەشانی ئێمە بە هاوکاری دڵسۆزانمان لە بە هاوکاری شەریکەکانمان لە لایەنە سیاسیەکان لە وەزارەتەکان لە دەستەکان لە هەموو ئەوانەی کە تاکو ئێستا هاوکارمان بوون بێگومان ئومێدمان وایە کە بتوانین بە ئیرادەیەکی جددیەوە ڕوبەڕووی هەموو تەحەدیانە بینەوە و یەک لەوانە مۆزوعی نەمانی ناوی مردوەکان و چەندین گرفتی کەش تەنها ئەو گرفتە نیە بەڕاستی گرفتی کەمان هەیە لە تۆماری دەنگدەران گرفتی ناوی دووبارەیە گرفتی ناوی لەیەک چووە کە کۆمەڵێک ئەوانە بەڕاستی ئەگەر ئیرادەیەکی جددی هەبێ بە قەناعەتی من وەگەر ئێمە خاوەنی تۆمارێکی ئەلکترۆنی بین کە بەداخەوە ئەوەی کە ئێستا لەبەردەستدایە کە کۆمیسیۆنی عێراق کاری لەسەر دەکات بەڕای ئێمە ناتوانین سوودی لێ ببینین لەو بۆ هەڵبژاردننی ئەمجار بەڵام دەکرێت بۆ هەڵبژاردنەکانی تر چۆک کۆمیسیۆنی کوردستان ئێمە خۆمان مەشروعمان هەیە بۆی کە
تۆمارێکی دەنگدەرانی خۆمان دروستکەین کە یەک لە داواکاری لاەنە سیاسەکان بووە کە ئەمڕۆ ئاماژەیان پێکرد کە کۆمیسیۆن بەخۆی بیر لەوەی بکاتەوە کە ئێمە تۆمارێکی کوردستانی خۆمان دروستکەینکەوە یەک لە سەرۆرێکی گەورەیە کەو کات نەجاتمان دەبێت لە دەستی ناوی مردوەکان و ناوی دووبارە و بە خۆمان دەتوانین سەرپەرشتی ڕاستەوخۆی ئەو پرۆسەیە بکەین بێگومان دەکرێت ئەوە چەندانشی باشتر بکرێت لە داهاتوودا. بەڵێ زۆر باشە چەند پرسیارێکمان ماوە گەر بە کورتی وەڵامان دەیتەوە سوپاس دەکەین کاتمەکەمەوە سەبارەت بە تۆماری بایۆمەتریەوەی عێراقیەوە بەکاری نایەنن بۆ ئەم جارە بۆ هەڵبژاردنەکان؟ ئەگەر وا بڕیار بێ لە هەڵبژاردن لە 6/11 یاخود پێشتر ئەنجام بدرێ بێگومانی ئێمە ناتوانین پشت بۆ تۆمارە بەسین لەبەر ئەوە نییە کە ئێمە حەز ناکەین پشتی بەسین لەبەر ئەوەیە کە واقعی ئەو تۆمارە وایە کە تاکو ئێستا ڕێژێکی زۆر کەم خەڵک خۆی تۆمار کردو بە شێوەیەکی ئەلکترۆنی و لە دواسەردانمان لە مانگی ڕابردوو بۆ کۆمیسیۆنی باڵای بەغدا پێیان ڕاگەاندین کە هەرسێ پارێزگاکەی هەر چوار پارێزگاکەی هەرێم تاکو ئێستا نزیکەی 135 بۆ 40 خەڵک خۆی تۆمار کردووە کە ڕێژەیە زۆر زۆر کەمە تۆ ناکرێ 140 خەڵک کە نزیکە 1 ملیۆن دەنگدەر دەکات 2 ملیۆن کەس 2 ملیۆن و نیو دەنگدەر دەمێنێت کە تاکو ئێستا ناوی خۆیان تۆمار نەکردووە یاخود مافی دەنگدانیان هەیە تۆ ناکرێ اعتماد کە سەر تۆمارێک کە 100 خەڵک ناوی خۆی تۆمار نەکردوێ بەدڵنیاییەوە ئێمە ناتوانین تاکو ئەگەر لە 6/11 بکرێت ئێمە هەمووی اعتماد بکەین سەر تۆمارە بەڵام ئەگەر لە ئەگەری دواخستنی هەڵبژاردنەکان بۆ ساڵی داهاتوو ئەگەر لەگەڵ هەڵبژاردننی عراقدا کە لە مانگی 4 2010 بڕیارە ئەنجام بدرێت دەکرێت و کاتی قسەیەکی ترمان نەبێ بەڵام تاکو ئێستا ناکرێ اعتماد بکەین سەر تۆمارە. بەڵێ دوا پرسیارم زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە بەڕێستان ئەمڕۆ باستان لەوە کرد کە 3 ملیۆن و 500,000 کەس مافی دەنگدانیانەیە هەوە کارەکەی چێکە ڕێژەکەەوە بەرز بۆ تۆ کە لە کاتێکە لە هەڵبژاردنی 2013 نزیک بە 2 ملیۆن و 800,000 کەس مافی دەنگدانیانە بوو بۆ ڕێژەکە وەندە زیادی کردووە پشتان بەچی بەستووە زۆر بە کورتی بێ سوپاس دەکەین. لە ڕاستیدا ئەوەی کە لە ئەزمموی ڕابردوو کۆمیسیۆنی باڵای عراق کە بە چەند ساڵێک دیارە قیاسیان لەسەر دەنگدان کردووە کە ڕێژەی دەنگدان بەپێ ئەو تەمەنانەی کە دێنە ناو هەڵبژاردنەوە 4 ساڵ جارێک حسابیان بۆ کردووە کە نزیکەی ئەوەی کوردستان کە حساب کراوە نزیکەی 300,000 بۆ 500,000 دەنگدەر ناوی دەچێت ناو قایمەی دەنگدانەوە لەوە هاتووە. بەڵێ بەڕێز شیروان زرار وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسێرێم زۆر سوپاسی بەڕێستان دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ وێبینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر پاتان لەوە.